لە تۆقی سەریانە تا بنی پێیان جواندا پۆشرێ یەکتریش دەبینینەوە کە چوینە مەیدانی حەشر و حیساب بزانی ئەوە ڕاسترە ئەتوو غیرەتت باشتر بووە و خێزانی خۆت ماڕ و منداڵی خۆت چاکتردا پۆشیوە یان کەسانێک جێ پێناداتن هەر شمەک و جلوبەرگێکی لەبەر بکە خێزانی خوشکی دایکی هەموو لە ملی پیاوەکانیشە ئەوان وەلی ئەمرن گوناهبار دەبن ئەوها دەچنە دەرێت فەرقی چییە لەگەروەی ئێستا ئەمە زۆر جار دەڕێن ئەگەر گەنجێک هات لە ماڵێ یەقەی کەسێکی گرت لە دەرگایدا بڕێ کاک فڵان سەلام عەلەیکوم چۆنی باشی زەحمەت نەبی خێزانەکەت بینە بەسەری کۆت بی تۆزێک خۆی ڕازاند بیتەوە و بەرچاویش بی لەحظەیەک تەمەشای دەکەم بە سوپاسەوە چی لێ دەکەی پێت وایەوە بێغیرەتیە پێت وایەوە ناموسی بردی هەتچی کردی دا ئەوە پیاوانەترە هێشتا لەوەی کە بە خۆت دەستی دەگری دەیبەیە بازاریەوە یەک کەس دەیبینی و داوای کردیە لە بازاری 100 کەس دەیبینی سەرنجی دەدا لە پاش و پێشی ڕادەمینێ ئەوجار لە پاشانەکەت لێی ورد دەبێتەوە تۆ بە بن گوێچکەشت دانایە هیچیش ناڕێی ئەو پەڕی بێغیرەتی و دەیوساتی لەوەیدایە بەڕاستی ئەوەی کەوا خێزانی خۆی داچی خۆی منداڵەکانی خۆی کچەکانی خۆی خوشکەکانی خۆی جواندانا پۆشی کە دەچێتە بازاری و بە خەرچی نیشان دەدا